بەناوی خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستان و بەڕێزان سەلام و ڕەحمەتی خۆی گەورەتان لێبێت. خۆشحاڵین و ئەمجارە هاتینەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی تازە و نوێ لە بەرنامەی پەیامی مامۆستا. وێ دەخوازین تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بمێننەوە. پێشەوەی دەست پێ بکەین بە بەرنامەکەمان و گفتگۆ لەسەر بابەتی ئەمڕۆی بەرنامەکە بکەین لە ڕێگای ئەم گرافیکەی هەمانە میوانەکەم و هەروەها تەوەری بەرنامە و پرسیارەکان بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەناسێن. فەرمون. ئەم کاتتان باش بەڕێزان و خۆشەویستان بەخێر بێنەوە جارێشتر بۆ بینینی بەرنامەکە لە ڕێگای ئەم شاشەی لە پشتمەوەیە دەمێ میوانەکەم و هەروەها تەوەری بەرنامە و پرسیارەکان بە ئێوەی بەڕێز و خۆشەویست ئاشنا بکەم. سەرەتا دەمەوێ میوانەکەم بە ئێوەی بەڕێز و خۆشەویست بناسێنم. فەرمون. میوانی ئەم جارەی بەرنامەی پەیامی مامۆستا بەڕێز مامۆستا هەڵمەت ئیلیاس خدر ناسراوە بە مامۆستا حاجی هەڵمەت مامۆستای بنەڕەتیە لە ساڵی 1976 لە شاری هەولێری خۆشەویست لەدایک بۆ چاوی بەدنیا هەڵێناوە. بڕوانامەی بە کەلوورسی هەیە لە زمانی عەرەبی لە پەیمانگەی گەشەپێدان بەدەست هێناوە. هەروەها بڕوانامەی بە کەلوورسی جارێشتر بەدەست هێناوەتەوە لە کۆلیژی شەریعە لە زانکۆی قەڵەم لە شاری کەرکووک. هەروەها بەڕێزیان ئەندامە لە سەندیکای یەکێتی مامۆستایانی کوردستان لقی هەولێر. میوانەکەم 21 ساڵ خزمەتی هەیە لە پیشەی پیرۆزی مامۆستایەتی. ئێستا میوانەکەم درێژە بە پیشەی پیرۆزی مامۆستایەتی دەداتن لە قوتابخانەی برایی کوڕان لە شاری هەولێری خۆشەویست. ئەمەی خوێندمەوە زانیاری بوو دەربارەی میوانەکەم. ئێستا دەمەوێت تەوەری بەرنامە و هەروە پرسیارەکان بە ئێوەی بەڕێز و خۆشەویست ئاشنا بکەم. تەوەری ئەمجارەی بەرنامەی پەیامی مامۆستا لە ژێرە ناونیشانەیە شێوازەکانی پێغەمبەر درود و سەلامی خوای لەسەر بێت لە چۆنیەتی پەروەردە و فێرکردن. بەو پرسیارەوە دەست پێ دەکەین گرنگی و بایەخی پەروەردە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن بووە؟ پرسیاری دووەم، ئایا پێغەمبەر صلی الله علیه وسلم شێوازی جیاوازی بەکارهێناوە بۆ پەروەردە و فێرکردن؟ پرسیاری سێیەم، ئایا شێوازەکانی پەروەردە و فێرکردن چۆن بووە لە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم؟ پرسیاری چارەم، بۆچی دەبێت شێوازی جیاواز بەکار بهێنین لە پرۆسەی پەروەردە و فێرکردندا؟ وەتا پرسیار ئاراستەی میوانەکەم بکەم، ئایا چەند گرینگە مامۆستا شێوازی جیاواز بەکار بهێنێت لەوانەوتنەوە و هەم لە پەروەردەکردندا؟ ئەم پرسیارانە و کۆمەڵێ پرسیارتر لە ئەنجامی گفتوگۆ و تاوتوێکردنی بەرنامەکەمان لەگەڵ میوانەکەمدا ئاراستەی میوانەکەم دەکەم. ئێستا دەگەڕێمەوە لای میوانەکەم کە ڕاستەخۆ بڕێزێن لە ئەستۆدیۆ ئامادەیە. فەرموو. دووبارە سەلامی خۆی گەورەتان لێبێ خۆشەویستان و بەڕێزان. دەمانەوێت لەم بەرنامەیەدا کە تەوەری شێوازەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە چۆنیەتی پەروەردە و فێرکردن لەگەڵ میوانەکەم بەڕێز مامۆستا هەڵمەت ئیلیاس خدر ناسرا و مامۆستا حاجی هەڵمەت تاوتوێی بکەین و گفتوگۆی لەسەر بکەین. مامۆستا زۆر بەخێر بێت. سلام بەردی سپاس دەکەین. بارەکە الله فیک. خۆشحاڵ بووین کە میوانی ئەم جارەی بەرنامەی خۆشحاڵتر بووین. سلام سپاس دەکەین. زۆر بەخێر بێت. ئەگەر بین سەیری منهەج و پرۆگرامی بەرنامەی ئەم ئیسلامە بکەین هەر لە قورئانی پیرۆز و هەر لە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەوەی کە زۆر گرنگی ینی پێ دەدرێت یەکەم شت پەروەردە و فێرکردنە. ینی مرۆڤەکان هەم پەروەردە دەکات و هەم فێریان دەکات، هەر لە پەروەردەکردنی تاک پاشان خێزان اینجا کۆمەڵگا. جا هەر بۆیە خوای پەروەردگار لەناو هەموو میلەت و هۆز و قەومێکدا کەسێکی لەناوخۆیان هەڵبژاردووە کوردێتی پەیامبەر و پێغەمبەر تاوەکو ئەو پەیامەی خۆی هەیە بۆ میلەتەی ڕابگەیەنێت کە یەکێک لەو چەمکانەی لەناو پەیامی خۆیدایە پەروەردەیە و هەروەها فێرکردنە. دەمەوێت بپرسم گرنگی و بایەخ و گەورەی پەروەردە و فێرکردن لە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن بووە؟ ینی
بۆ پێش هەموو شتێک ینی باخی بەو دوانەداوم پەروەردە فێرکردندا. برای خۆی گەورە میهرەبان دەستان خۆش بی زۆر سپاس لە ئەو میێوانداریە سڵاو ڕێزمانێ بۆی بەڕێز و خۆشەویست و بینەرە بەڕێز و خۆشەویستەکان ئومێد دەکەین خۆی گەورە تۆفیقمان بدا بۆ خزمەتکردنی ئەو بابەتی کە لە خزمەتاندا باز دەکەین ئینشاء الله. بێگومان بابەتەکەمان باز لە مامۆستایە و باس لەوەیە کە مامۆستا چاو لە پێغەمبەر بکە عەلەیهی سەڵات وەسەلام لە کاری پیشەیی خۆیدا. پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسەلام ئەو کارە گرنگەی کە کاری فێرکردن بووە و کاری پەروەردەکردن بووە. پەروەردە و فێرکردن دوو پرۆسەیە لەگەر بەردەوامی ژیان ئەو هەر بەردەوامە. واتە شتێک نییە لە شوێنێک کۆتایی پێبێ. واتە هەر مرۆڤێک کە لەم دنیای دەژی پێویستی بە پەروەردەیە و پێویستی بە فێرکردن هەتا دەمری. وەکو چۆن مرۆڤ پێویستی بە هەوا و ئاوە تاوەکو دەمرێ بە هەمان شێوەش پێویستی بە پەروەردە فێرکردن. گرنگی پەروەردە و بە تایبەتی فێرکردن پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسەلام لە ڕوانگەی قورئانەوە گرنگێکی زۆری داوە بە پەروەردە و فێرکردن. خودی قورئانی پیرۆز هەر پەرتووکێک و کتێبێکی پەروەردە و فێرکردنە. خوای گەورە سەرەتا کە حەزرەتی ئادەمی دروست کرد یەکەم تەکلیف کە لە ئادەم کرا تەکلیفی علم بوو، تەکلیفی عیبادەت نەبوو، تەکلیفی خواپەرستنەوە نوێژ بکە و ڕۆژ و بگرە ئەوانە. یەکەم شت کە خوای گەورە تەکلیفی لە ئادەم کرد وعەلەمە ئادەمە الئەسماء كلها. خوای گەورە تەکلیفی دەکرد کە ئادەم فێرە ئەو ناوانە بیتن کە لە ژیانی دنیای خۆیدا پێویستی پێیەتی. ئەوە ئادەم وەکو فێر بوو. دوانجار خوای گەورە کە ئادەمی فێر کرد کە ئەنەهو مرۆڤایەتی ئێوەش پێویستە لە ژیانی دنیادا وەکو ئادەم بەردەوام لە فێربووندا بن. نەکرد ئەوەش دوجار خوای گەورە فەرمانی کردە حەزرەتی ئادەم کە مەلائیکەتەکان فێرە ئەو ناوانە بکە کە ئادەم لە خوای گەورەوە فێر بووە. بۆچی خوای گەورە فەرمانی کردە حەزرەتی ئادەم کەوە مەلائیکەتەکان فێرکە؟ خوای گەورە دەیتوانی خۆی مەلایکەتەکان فێرکە بۆ ئەوەی خوای گەورە پەیامێکمان بداتە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و بداتە ئێمەی مرۆڤ کەوە ئەی مرۆڤ ئەتوو توانای فێربوونت هەیە و توانای فێرکردنیشت هەیە. یعنی هەم قوتابیە و هەم مامۆستایە. حەزرەتی ئادەم وەکو نمونەی بەشەریەت خوای گەورە فێری کرد، ئادەم فێر بوو و دوجار خوای گەورە تەکلیفی دەکرد کە ئادەم مەلایکەتەکان فێرکە. واتە ئەی بەشەر ئەتوو توانای فێربوونت هەیە و توانای فێرکردنیشت هەیە. اینجا چێ بەو کارێز و هەڵدەستیکەوە کاری فێرکردن بکە؟ پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام دوجار لە ناو مجتەمەع و ناو کۆمەڵگەدا کاری فێرکردن بوویتە پیشەی مامۆستا. واتە مهندس بەکاری فێرکردن هەڵناستی. واتە ئەوەی کە بوویتە معەلیم فێرکەر چێە؟ مامۆستایە کە لە ناو توێژەکە لە ناو کۆمەڵگەدا. وی پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ ئینەما بوعیث معەلیما، من وەکو مامۆستایەک ڕەوانە کرایمە. واتە پرۆسەی پەروەردەکردن و پرۆسەی فێرکردن لەکن پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام گرنگێکی زۆری پێدرایە. بۆچی؟ چونکە مرۆڤەکان پێویستیان بە ئاراستەکردنە، پێویستیان بە پەرەپێدانە، پێویستیان بەوەیەکەوە کارە هەڵەکانیانەوە ڕاست بکرێتەوە، پێویستیان بەوەیەکەوە کارە جوانەکانیان بۆ تەشەنە بکرێ. وێ پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسەلام لە ژیانی خۆیدا هەموو ژیانی پێغەمبەر پەروەردەی سەحابەکان بووە، پەروەردەی خێزانی بووە، پەروەردەی دەوروبەری بووە، لەگەڵ پەروەردەکردن فێرکردنیشی هەبووە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. کەواتە ئەم پرۆسەیە کە ئێمەی مامۆستا دەستمان پێوەگرتیە پرۆسەیەکی زۆر مبارەکە، پرۆسەیەکە پێغەمبەران بۆ وشەی هەستا، پرۆسەیەکە پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسەلام و یوزەکیهم کاتێکە خوای گەورە یەکێک لە کارەکانی پێغەمبەر دیار دەکا و یوزەکیهم. یوزەکی یعنی چ؟ یعنی پەروەردەکردن، پاکردنەوەی مرۆڤەکە. پاکردنەوەی مرۆڤ یعنی چ؟ یعنی لە خراپەکان لا بدرێ بە جوانەکان جوان بکرێ، بە ڕەوشتە جوانەکان. ئەمە پێی دەگوترێ پرۆسەی فێرکردن. کەواتە ئەم پرۆسەیە کە پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسەلام لە ژیانی ڕۆژان دەکات بچینە خزمەت سیرەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام تماشا دەکەین. پێغەمبەری خوا ڕۆژانە
پەروەردەی هاوڵە بەڕێزەکانی کردیە ڕۆژانە تەعالیمی نوێی دەرکردیە لە بۆ هاوڵە بەڕێزەکان و ڕۆژانە خوای گەورە ئاەتی نازل کردیە ڕۆژانە ئەو ئاەتانی کە لە قورئان دابەزیە بەشێکی زۆری ئاەتی پەروەردەیین ئاەتێکنەوەی کە مرۆڤەکان پەروەردە بکرێن بۆیە هەر سەردەمی مەکە و ئاەتانە لێوێ هاتونەتە خوارێ هەموو ئاەتی پەروەردەی و فێرکردن پەروەردەی عەقیدەیی مەدینەی لە مەکەی زیاتر پەروەردەی عەقیدەیی بوو بەڵام کاتی کە هاتە ناو مەدینە پەروەردەی مامەڵەکردن بووە پەروەردە و چۆن مامەڵە بکەین لەگەڵ یەهود چۆن مامەڵە بکەین لە بینی خۆماندا چۆن مامەڵە بکەین لەگەر موشریک واتە قورئان هەر لە بیدایەتێ تا نیهایەتی پرۆسەی پەروەردە و پرۆسەی فێرکردن زۆر بە زەقی ڕەنگ دەداتەوە لە قورئانی پیرۆز بۆیە ئەمەش وای لە پێغەمبەر کرد عەلەیهی سەڵات وەسەلام زۆر گرنگی بۆ بوارەی بدا لەبەرچی چونکە ئەم بوارە مامۆستای بەڕێز پێویستی مرۆڤایەتیە دەوەرە پەروەردە با نەمینێ فێرکردن با نەمینێ یاخود جارێمە هەست دەکەین پەروەردە و فێرکردن لاواز دەبی کاتێک کە پەروەردە و فێرکردن لاواز بوو لە سەردەمێک لە سەردەمەکان ئایا چەند کاریگەری دەبی لەسەر ڕەوشتی گەنجەکانمان چەند کاریگەری دەبی لەسەر فێربوونی گەنجەکانمان ئیحتیمام نەدانی گەنجەکانمان ئیحتیمام نەدانی منداڵەکانمان بۆیە هەر کاتێک لەناو هەر کۆمەڵگایەک کە پەروەردە و فێرکردن لاواز بوو یان هامشکرا یان ئیحتیمامی پێنەدرا ئەو کۆمەڵگایە بەرەو لە ناوچوون دەچی ئەگەر تەماشای وڵاتە پێشکەوتووەکان بکەین دراسەیان بکەی یەکێک لەو شتانێک کە حکومەت زۆر گرنگی پەیدەدا پەروەردە و فێرکردنە بودجەیەکی زۆریشی ساڵانە بودجەیەکی زۆریشی کە باس دەکەی یابان دوای ئەو شکستە گەورەیە چۆن هەستاوە لە ڕێگەی پەروەردەوە هەستاوە ناو دار و ینی بەرد و خانۆڕاوەکانە هیچ نەما یابان هەمووی ڕووخا وەنیا بەڵام دوازار لە پەروەردەوە دەستیان پێکرد بۆیە کە ئەنەهو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێمان دەڵێ ئەگەر دەتانەوێت کۆمەڵگەیەکی تەندروست بن ئەگەر دەتانەوێت کۆمەڵە گەنجێک پەروەردە بکەن جیلێک پەروەردە بکەن کۆمەڵگا لە بەردەستیان بەحەسێتەوە دەبی گرنگی بدەمە پەروەردە ئەگەرتانێت جیلێک پەروەردە بکەن بتوانن تەکنۆلۆژیا بەرەو پێش بن دەستی ئاوەدانکردنەوەیان نەبی ناو کۆمەڵگا گرنگی بە فێرکردنش بدەن زۆر باشە بینە لە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بابزانین لە پەروەردە و فێرکردندا چ جۆرە شێوازێکی بەکارهێناوە ئایا شێوازی جیاوازی بەکارهێناوە لە پەروەردە فێرکردن ینی یەک جۆرە شێوازی بەکارهێناوە لە پەروەردە فێرکردن ئەگە بچینە خزمەت پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام تەماشا دەکەین پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسەلام لە پرۆسەی پەروەردەکردن و فێرکردندا کۆمەڵێک شێوازی زۆر جیاوازی بەکارهێنەیە یەک شێوازی بەکار نهێنایە هەتا لە قورئانی پیرۆزە تەماشا دەکەین خوای گەورە کۆمەڵێک شێوازی جیاوازی شێوازی پێغەمبەران کە خوای گەورە باسی کۆمەڵێک پێغەمبەر دەکا کە ئەو پێغەمبەرانە لەگەڵ ئومەتەکانی خۆیان قسەیان کردیە و گفتوگۆیان کردی و بانگەوازی دینی خۆی گەوریان کردیە شێوازی جیاوازیان بەکارهێنایە واتە هەتا پێغەمبەران کە خوای گەورە باسییان دەکا حەزرەتی ئیبراهیم جیابۆ لە حەزرەتی نوح حەزرەتی نوح جیابۆ لە حەزرەتی عیسا جیابۆ لە حەزرەتی موسا هەتا موعجزاتەکانیشیان جیاواز بووە کەواتە پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام هەر لە ڕوانگەی قورئانەوە هەم لە بە تەجروبەی خۆی کەوا دەیزانی مرۆڤەکان لە سروشدا جیاوازن کاتێک کە مرۆڤەکان لە شروشدا جیاوازن هەتا لە شێوازی مامەڵەکردنیشان جیاوازە پێویستە لە ڕووی پەروەردەکردنیشەوە دەبی جیاوازبی بۆیە پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام چەندەها شێوازی پەروەردە و فێرکردنی بەکارهێنایە بۆ پەروەردەکردنی ئەو کەسێک کە مەبەستی بووە لەوانەیە کەسێکی بەتەمەن لەگەڵ ئەو قسەکردن و شێوازی لەگەڵ ئەو جیاواز بووە لەگەڵ گەنجێکەوە زۆر حەڕووکە و زۆر بە شجاعەتی تێدایە جیا لەگەر گەنجێکی فەقیرۆکە ئەوانە وێ پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسەلام شێوازی زۆر جیاوازی بەکارهێنایە ئەگەر مەجالە بی بۆ نمونە پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسەلام شێوازی مەدحی بەکارهێنایە کاتێکەوە قەبیلەیەک هاتنە خزمەت پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کاتێکەوە یەکەچیان خۆی پۆشتە کرد خۆی جوان کرد خۆی بۆن خۆش کرد ئەو هاتە خزمەت پێغەمبەر بەڵام ئەوانەی کە لەگەڵی بوون وەفدەکە هەم بە پەلەپەل ئەزەکە هاتبوون
ترکیان تۆزاوی بوو شڕ و شوپڕێ بوون هەموو چونە خزمەت پێغەمبەری بەڵام ئەو زۆر بە پۆختەیی خۆی تاخیر کرد چوە خزمەت پێغەمبەری خوا فەرمووی ئینە فیکە خەسڵەتەین فەرمووی دوو خەسڵەتی تێدایە دوو سیفەتێدا خوا و پێغەمبەر خۆشیان دەوێت الحلم والأنات کەواتە پێغەمبەری خوا لێرەوە پەروەردەی ئەو کەسەی کرد لە ڕێی چێوە لە ڕێی مەدحکردنەوە جاری وە پێغەمبەری خوا سەحابەی پەروەردە کردیە لە ڕێی یعنی سەرزەنشکردنیەوە یعنی کاتێکە مثالەن بۆ نمونە قوتابیەک لە پۆڵەکەی من لە پۆڵەکەی تو لە پۆلی ئەو مامۆستایی هەڵەیەک دەکا نابی مامۆستا چاوپۆشی لێ بکە دەبی چ بکە دەبی سەرزەنشتی بکە ئەو جە ئایا یان سەرزەنشتەکە بکاتە جەماعی یاخود بە تایبەتی بانجیکە بۆ ناو قوتابیەکان نەبێ لە پێش چاویوە ئەگەر ناو قوتابی بوو بۆ نمونە قوتابیەک هەڵەیەک دەکا ئەو مامۆستایە دێ ئەو هەڵەیە دەکاتە گشتی پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسەلام هاوڵێکی بینی لە کاتی دەستنوێژدا پاش پێی تەواو تەڕ نەدەکرد یعنی پێی بە ناڕەشی دەشوشت پێغەمبەری خوا فەرمووی ما بال ئەقوامین فەرمووی لۆ هەندێک کەس هەیە پاشە پێی جوان ناژۆنە دەستنوێژاندا ئەو کەسا بەخۆی تێدەگا بەڵام لۆوانی تکەش باشە کە لە مەودووە ئەگەر ئێوەش ئەو سیفەتانەیە پێتان جوان بشن کاتێک کە مامۆستا سیفەتێک لە تەڵەبەیەکی بەدی دەکا چ دەکە مامۆستا دێ ئەم سیفەتە دەکاتە شتێکی گشتی واتە دەڵێ هەندێک تەڵەبە هەیە لە سەفدا گوێ لە مامۆستا ڕناگرن هەندێک قوتابیمانەیە لە سەفدا قسان زۆر دەکەن هەندێک قوتابیمانەیە لە سەف لە پۆڵدا بۆ نمونە لە پۆڵدا خەویان لێ دەکەوی ئەمە هەڵەیەکە کە تەڵەبە تێدەکەوی مامۆستا نابی چاوپۆشی لەو هەڵەیە بکە دەبی تەڵەبەکەی ئاگادار بکاتە بۆی پێغەمبەرمان عەلەیهی سەلام شێوازی ئاگادارکردنەوەی بەکارهینەیە شێوازی لێک نزیک بوونەوە یعنی جاری وە هەیە تەڵەبە هەیە قوتابی هەیە کە مامۆستایەکە دەچی لێ نزیک دەبتەوە دەست لەسەر شانی دادنێ هەڵەکەی لەو ڕاست دەکاتەوە یان ئامۆژگاریش دەکە زۆر کاریگەریە یان لە ساحەی لە گۆڕەپانی قوتابخانە ئەو قوتابی بانگ دەکە و دەست لەسەر شانی دادنێ یان دەستی دەگری هەروەکو پێغەمبەرمان عەلەیهی سەلام عەبدوڵای کوڕی عومەر دەفەرمێ پێغەمبەری خوا دەستی لەسەر شانم دانا کە ئەو کاتی بچووک بوو عەبدوڵای کوڕی عومەر گەنجێک تازە پێدەگەشت اینجا پێغەمبەری خوا پێ فەرموو کون فی الدنیا غەریب ئەو عابر السەبیل واتە لێک نێزیک بوونەوە کاتێک کە ئەو نێزیک بوونەوە دەبێتن محەبەتێک دروست دەبی کە ئەنەو ئەو قوتابیە هەست دەکە ئەو مامۆستایە گرنگی پێدەدا کاتی کە لە قوتابەکەی نێزیک دەبتەوە کاتی کە دەستی دەگری یاخود ناوهێنانی بە ناوێکی خۆش ڕۆڵەکەم جەرگەکەم کا پێغەمبەرمان عەلەیهی سەلام ئەو سیفەتەی ئەو شێوازەی بەکارینە کاتێک کە ویستی کۆمەڵێک کەلیماتی زۆر گرنگ بە عەبدوڵای کوڕی عەباس بڵێ چی پێ فەرموو یا غولام ئینی ئوعەللیموکە کەلیماتین ئەی ڕۆڵەکەم ئەی ئەو گەنجی کە تاسە پێدەگەی ئەمە هەندێک کەلیماتت فێر دەکەم لەبەریان کە کاتی کە ئەو کەلیمەی جۆ لێ دەبی ئەو تەڵەبەیە ئەو قوتابیە محەبەتێک لە بۆ دروست دەبی بۆیە زۆر گرنگە مامۆستا ئەو شێوازەی بەکاربینی ڕۆڵەکەم بەڵێ جانەکەم یان مثالەن کەلیماتی ڕەقیق کەلیماتی ناسک جوان لە بۆ قوتابیەکەی بەکاربینی و ئەو قوتابیە نەبێتە مایشکانەوەی ئینجا لێ بۆ چەندەها شێوازی ترمانەیە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ هاوڵە بەڕێزەکان بە تایبەتی لەگە گەنجەکان شێوازی تر هەبوو مثالەن بۆ نمونە مامۆستا تەماشا دەکا تەڵەبە بەشداری دەرسی ناکەن ئێدێ ئەسلیش وایە تەڵەبە بەشداری وانەکەی بکاتن چۆن چارەسەری بکە چۆن چارەسەریکە پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسەلام شێوازێکمان فێر دەکا شێوازی جولاندنی مێشک جارە چەند پێغەمبەر درودی خوای لەسەر بێ ویستی هاوڵەکان مێشیان بجوڵێنی پێی فەرموون دارێکەیە ئەو دارە مرۆڤی موسڵمان وەکو دارێک وایە ئەو دارە چ دارێکە نمونەی موسڵمان وەکو دارێکە ئەو دارم پێ بڵێن هەر یەکە و بیری لە بۆ دارێکی دەچوو ناوی دارێک دێنا لەو کاتەی عەبدوڵای کوڕی عومەر لەگەڵ بابی کە کچکە بوو لەو مەجلیسەی بوو لە دڵی خۆی گوتی ئەوە دەبی دارخورماوی یەک لە هاوڵەکان نیان زانی جواب دەنە بەڵام عەبدوڵای کوڕی عومەر چونکە کچکە بوو
ئەو بابی دانیشتەوە ئەو بەکر سدیق دانیشتەوە فلان کەس دانیشتەوە شەرمێ کرد قسام بکە ناو مەجلیسی گەورەکان ناو مەجلیسی گەورەکان بوو پێغەمبەری خوا فەرمووی ئەوە دار خوورمایە ئینسانی ئیماندار دەبێ وەکو دار خوورما ڕێگەکەی داکوترێ بە جوانی قەدەچی بە قوت و بەهێزی هەبی و بەرهەمی جوان بدە لەک بەرگەرما و لەبەر تۆز و با و سەحرا خۆڕاگربی واتە کۆمەڵێک سیفەتی جوان لە دار خوورما هەیە دەبی ئەو سیفەتە لە ئینسانی ئیماندار هەبی کاتی کە هات نەدەرێ عەبدوڵای کوڕ عومەر بابی گوتی بابە وەڵڵاهی دەمزانی دار خوورمایە لە مێشتی خۆشم گوتم دار خوورمە بەڵام شەرمێم کرد لێرە چما لۆ بە دیار دەکەوی پێغەمبەر درودی خوای لەسەر بی زۆر جارێ مامۆستا بە قوتابیەکان بڵێ ئەمن پرسیار دەکەم زۆر ئاساییەکە هەڵەش بکەن لە جوابدانەوەکەی هەڵە بکە تەبیعیە کاتێکە ئەتوو ئەو ئەمانەتدا قوتابی چکە قوتابی شەرمێکە غەڵەت کە ترسە جاریوە دەزانێ و بەس کاتێکە ئەمانەی وەگرت دەست خۆی بەرز دەکاتەوە کە بە حاڵەت جواب دەداتەوە مامۆستا ناڵێ ئەوە چ جوابە ئەوە کەنجەوە جوابە ئەوە غەڵەتە زۆر باشە وەڵامەش کەم دەوێتەوە کاتێکە ئەم جولاندنەی مێشکە پرسیاری جاریوە پرسیاری زۆر سادە بکە مامۆستا مامۆستایەک جێڕایەوە گوتی دایکێک هاتەکنم گوتی مامۆستا کوڕەکەم زۆر شەرمنە لە بنەڕەتی بوو ئەنێ پۆلی هەشت بوو یان نۆ ئەوە حەف بوو وتی کوڕەکەم زۆر شەرمنە و ناوێری دەستی خۆی بەرز کاتەوە ئەو مامۆستا ئەو ئوسڵوبی بەکارینە وتی قوتابیان ئەمە پرسیاری دەکەم جواب دەنەوە ئەگە غەڵەتیش بوو تەبیعیە لەکنە من و هەر قوتابیەک ئەگە هەڵەی کرد وەڵامەکەی هەڵە بوو هیچ قوتابیەشکە لە شوێنی خۆی پێ نەکەنی دەڵێ هەستم کرد ئەو قوتابیە دەستی ئەها بە سەبری وردە گوتی متابعەم دەکرد چاودێریم دەکرد مەبەستەکەم ئەو بوو کە پرسیارەکەم ئاراستە کردم پرسیارەش ئاسان بوو گوتی ئەو دەست بەرز ڕاست گوتم یاڵە تو فەرموو گوتی کە قسەیەکە گوتی وەڵامەکەی هەڵە بوو بەڵام گوتم نیێزیکت کردەوە نەمگوت هەڵەیە ئەوە گوتی مامۆستا گوتی نەمگوت هەڵەیە گوتم کوڕم نیێزیکت کردەوە بەڵام جارێ مایتی دوازار سەبر گوتی ئەو قوتابیە ڕاهات کەوە دەستی خۆی بەرز دەکردەوە لە بۆ خوێندنەوەی دەرسەکەی ئەمە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەو شێوازەی بەکاری هێنایە شێوازی پرسیارکردن شێوازی مەدەحکردن شێوازی گفتوگۆکردن شێوازی ئێستا شێوازی گروپیشمان هەیە مامۆستا ینی کۆمەڵە قوتابیەک دەبنە گروپێکەوە وان دەبنە گروپێک پرسیارەکان وەڵامەکەی هەموو پێکەوە دەزان و یەکەر دەستێک تەبعی مامۆستا ئەمە کەدەنین شێوازەکانی پێغەمبەر شێوازی وانەگوتنەوە دوو زۆرە زۆرێک مامۆستا لە کەسێکە فێر دەبی بۆ نمونە ئەمە دەرێن ئەوە شێوازەکانی پێغەمبەرە عەلەیهی سەلام یان ئەوە شێوازی فلان ڕاهێنەرە ئەوە شێوازی فلان پرۆفسۆرە یعنی ئەوە استفادە لە شێوازی خەڵکە دەکەن جۆری دووەم شێوازی تایبەتی مامۆستای خۆیتی مامۆستا هەیە شێوازێکی تایبەتی خۆی هەیە لە داهێنانی خۆیتی داهێنانی خۆیتی لە کەس فێر نەبووە زادەی بیرکردنەوەی خۆیتی زادەی زۆر مطالعکردن و تەجاربی خەڵکی ترە دێ خۆی لە ناو پۆڵدا شێوازێکی تایبەتی خۆی دروست دەکات فعلا ئێستا زۆر مامۆستامان هەیە یعنی شێوازی خۆی داینایە شێوازەکەی و لە شێوازەکەشی سەرکەوتوو بووە تەجروبەی هەیە تەجروبەی هەیە ئەزەلوێ ئەو شێوازی وانەوتنەوە و شێوازی پەروەردەکردن کتێب زۆرە و شێوازەکانی زۆرن بەڵام گرینگەوەیە مامۆستایان مطالع بن لەسەر ئەم شێوازانە بخوێنەوە سود لێ بنێ بەشێک جاری وایە مامۆستایەکان کە خولیان لە بۆ دەکرێتەوە فێری شێوازەکانی وانەوتنەوە و شێوازەکانی پەروەردەکردن دەکەن ئێستا مثلا ئەو شێوازێکە لەسەر سەبوڕی ئەوەی کە لەسەر سەبوڕی دەنووسێ پێغەمبەرمان عەلەیهی سەلام ئەوەی کردیە هەتا جارێکیان ناو هاوڵە بەڕێزەکان بوو پێغەمبەری خوا خەتێکی ڕاکێشە لە تەنیش خەتەکان کۆمەڵی خەتی بچووکی کرد وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل پێغەمبەری خوا ئەوە خەتێکی ڕاستی کردو لە تەنیشتی خەتی کچکەی کردەوە ئەوە سبولەواتە ئەو قسانەی کە مامۆستا دێکە پێویستە لە سەبوڕەکەش ئاماژەی پێ بکات بینووسێ وەکو وێنە بە وێنەیەک وەکو وێنە نەخشە وەکو تەرتیباتێک ئەمە زیاتر سەرنجی تەڵەبەڕاتی کە الحەمدولله ئێستا مامۆستایانمان هەمویان ئەو شێوازە بەکاردێنن ئیلا اللهم ئەگە مامۆستایەکە جاری وایە تااقەتی نییە و
لا پێویست ناکە و ئەوەش هەڵەیە ئەنا ئەگەر سانەکە تەختەدانرایە و ماجیکەیە و شت هەیە هۆکارەکانی فێرکردنمان هەیە بەکاریان بێنێ بار قوتابیە و بە شێوازێک فێر دەبێ بۆ ئەو شێوازە پێغەمبەرمان درودی خوای لەسەر بکە ئەمە خوای گەورە داوا لە ئێمە دەکات لقد كان لكم في رسول الله أسوة حسنة پێغەمبەرمان عەلەیهی سەلام پێشەنجێکی حەسەنە و چاک و باشە لە بۆ ئێمە ئینجا لە بۆ هەموو کەس پێغەمبەرمان عەلەیهی سەلام پێشەنگە لە بۆ کاسبکار لە بۆ هەر چین توێژێک بە تایبەتی لە بۆ چین و توێژی مامۆستا چونکە بەڕاستی ئەمن دەڵێم زۆر گرینگە مامۆستایانمان کە وەکو موسڵمانێک وەکو مامۆستایەک زۆر ئیحتیمام بدەین بە ژیانی پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام چونکە باشترین مڕەبی بووە باشترین مامۆستا بووە ئینسانیش هەموو ئەگە کەسێک بهێوێ ببێتە تاجیرێکی سەرکەوتوو دەچێت متابعی باشترین تاجیرێکە و سەرکەوتو بووە کەسێک بێتە باشترین محامی ئەوانەی کە تەخەڕوز دەکەن سەرەتا دەچن دەکرد محامی باشەکان تەدریب دەکەن وەنیا ئێمەی مامۆستاش ینی زۆر گرینگە بەشێک لە سەقافەمان بەشێک لە زانست و زانیاریمان بزانین پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام چ شێوازێکی بەکارێن چونکە هیچ کەسێک لەم دنیاە لە پێشتر و لە ئێستا و لە داهاتوش وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دروست نابێتەوە جارشکە سەرکەوتوبی لە پرۆسەی پەروەردە و فێرکردن بە سەرکەوتنێکی تەواو و محکەم ئەو پێشەنجەی باست کرد چونکو کە مامۆستا پێشەنگ بوو ئاویەکانی چاویری دەکەن لاسایی دەکەنەوە هەر لە پێشەنگ بوون لە شێوازی هەڵسوکەوت و مامەڵەی قوتابیەکان هەر لە پێشەنجی بوونی پاک و خاوێنی لە جلو بەرژی نوێ و پێڵاوەکانی و سەر و سیمایی و کۆمەڵێ شت پێویستە مامۆستا ئەم لە وتە و کردار و دەربڕینی و قسەکردنی لەوانە کە پێشەنگ بوو ئەو قوتابیش چاوی لێ دەکاتن ئەوە نەبری وڵای قوتابی چاوی لێ ناکاتەوە بەسەریدا دەڕۆ بەڵکو لە کەمترین شتەوە تا زۆرترین شت و گەورەترین شت تابی چاوی لێ دەکاتن بۆ زۆر گرینگە پێغەمبەرمان وا بوو عەلەیهی سەڵات وسەلام کاتێکە مثالەن فێرکردنی قوتابیان یان پەروەردەکردنی قوتابیان هەر کەسێکە بە عەمەلی بە کردارەچی ئێستا بۆ نمونە کاتێکە مامۆستایەکە وعدێک بە قوتابیەکان دەدا ئەگەر هەرچبی دەبی مامۆستا ئەو وعدەی جێبەجێکە ئەگەر هەرچی ئەوەندە نمرەی هینا لەو تاقیکردنەوەی ئەوە دیارێکی بۆ دەکات دەبێت ساحب بەڵێنی خۆی بێ کاتێکە پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ هاوڵەکانی فێرە نوێژ کرد بە عەمەلی فێرە نوێژ کرد سەڵ و بۆی هەندێک وانەمان هەیە نەزەریە و عەمەلیشە واتە فعلەن ئەو مامۆستایە کاتێکە پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ کاتێکە بە هاوڵە بەڕێزەکانی دەفەرموو ڕۆژانی جوموعە کە دێنە مزگەوت دەبی جلوبەرتان بەو شێوەی بی بۆنتان بەو شێوەی بی خۆششتونتان هەبی ئەوانە هەموو لە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ڕەنجی لەداوە لۆیە مامۆستا کاتێکە زۆر گرینگە مامۆستا لە پۆڵدا سیفەتی نەرم و حەلیمی هەبی سیفەتی سوعبەتیشی هەبی هەندێک مامۆستا هەیە بەداخەوە یعنی دەڵێ سوعبەت نابێت کە تەڵەبە یەک ڕتمێ گرتووە ئەو شێوازە جاری وایە حاڵەت هەیە مثالەن تەڵەبە پێویستیان بە پێکەنینەکە پێویستیان بە قسەیەکی خۆشە نوکتەیەکی خۆشە پێغەمبەرمان عەلەیهی سەلام ئەو ئوسلوبی بەکارینەیە ئوسلوبی سوعبەتی زۆر بەکارینەیە ئوسلوبی مثالەن نەرمونیانی زۆر بەکارینەیە ئوسلوبی مڕاعاتکردن مامۆستا دەی بزانی ئەو قوتابیە لەگە ئەو قوتابیە جیاوازە لەوانەیە ئەو قوتابیە کێشەیەکی بۆ قوتابی و کێشەی نەبی کێشەیەشکەی هەبی جاری وە هەیە مامۆستا هەیە دەی بزانی هەندە قوتابی هەیە زۆزی دەکا بە یەک جاری تێدەکا هەندە قوتابی هەیە بە یەک جاری تێناگا دەبی مامۆستا بە شێوازێک بی نە ئەو تەڵەبەیە کە زوو تێدەگا زیرەکە تووشی مەلەلیکە نە ئەو قوتابیەش کە تاخیر تێدەگا ئەویش ئیهمالکە واتە جیاوازیکردن لە نێوان قوتابیەکان لە ڕووی تێگەیشتنەوە نەک جیاوازیکردن لە ڕووی ئیحتیماماتەوە ئەوە خراپە مامۆستا ئیحتیمام بە قوتابیەکی زۆر بدا بەستەڵە بە زیرەکان ئیحتیمام پێ بدە ئەوانی ئاستیان لاوازە گریجیان پێ نەدا زۆر خراپە ئیمامی غەزالی قوتابیە کە بوو لەگەڵ خۆی دەیخین ئەو کاتێکە قوتابی و ئیمامی غەزالی ڕەحمەتی خوای لێبی
بەڕی ئیمامی غەزالی زۆر زیرەک بوو مامۆستاکان ئیتمامیان پێدەدا ئەو قوتابیە ڕچ ئیمامی غەزالی لەبەوە هاتا خوای گەورە فێرمان دەکا حەزرەتی یعقوب ئیهتیماماتی لە بۆ حەزرەتی یوسفی زۆر بوو وای لێ هات کە براکانی خۆی ڕقیان لە بۆ حەزرەتی یوسفیان بۆ دروست بوو ئینجا لێ جاری وە هەیە مامۆستا ئیتیمام بە یەک قوتابی دەدا یان بە دوو قوتابی دەدا وا دەزانی خزمەتی و دوو قوتابی دەکەن نازانی ئەو دوو قوتابیە لە چاوی قوتابیەکانی تردا ئێستا گران دەبن ڕقیان لێ دەبتەوە ئەگەر هەمووش نەبی هەر هەندێکیان ڕقیان لێ دەبتەوە بەڵام دەبی مامۆستا دەبی زۆر زیرەکانە مامەڵە بکە جیاوازی لە نێوان لە ڕووی مامەڵەکردن لە دڵی خۆ تەبیعی ئەو قوتابیە عاقڵترە و زیرەکترە و خۆشت دەوێت هەتا مامۆستا ینی ئەو قوتابیە لەوانەیە زۆر جار لەکن داکوبابی بژێڕێتەوە یان لەکن مامۆستایەکە بژێڕێتەوە وڵا لە مەکتەبێ بران مامۆستا ئیلان ئەو قوتابی هەردەستێنێ بخوێنێتەوە و بنووسێتەوە و گرنگی بە ئێمە ناداتن من منداڵی خۆم بۆ هاتۆ گلەی کردووە مامۆستا لە کاتی دەرەزوتنەوەی هەر فران قوتابی هەرستێنێت و ئێمە فەرامۆش دەکات ئەمە یعنی ئەو قوتابیە دەبێ بزانین کەەوە ئەو هابوو دەجێڕێتەوە لەکەن کە سوکاری خۆیەوە ئاگدار بن لە شتێک ئەو ئاگادارانی جیاوازی بکرێ ئەنی ئەو قوتابیە زیرەکرێ لەو قوتابیە بەڵام نەک جیاوازیەکی وا کە تەڵەبەکان هەست بکەن ئیهتیماماتی مامۆسای تەنها لە بە ئەو تەڵەبەیە ئەوە پێغەمبەرمان عەلەیهی سەلام زۆر لە ناو سەحابەکان یعنی سەحابە هەبوو و ئەو دەیگوت پێغەمبەری خۆ ئەمیل هەموو کە زیاتر خۆش دەوێت سەحابەیەشکە وای دەزانی پێغەمبەری خۆ ئەویل هەموو کە زیاتر خۆشتر دەوێت یعنی مامەڵەی پێغەمبەر لەگەر هاوڵە بەڕێزەکان بە شێوازێک بوو یعنی کەس هەستی بۆی نەدەکرد کە ئەوە خۆشەویسترە لەوەی هەتا پێغەمبەری خۆ خۆی باسی دەکرد هەتا یەک لە هاوڵەکان فەرمیا ڕەسوڵە چێت لە هەموو کەس لای خۆشەویسترە ئەو چاوەڕێ دەکرد بڵێ ئەتوو پێغەمبەری خۆ ناتوانانی ڕاستینەوێ فەرمووی عایشە فەرمووی یا ڕەسوڵ ناو پیاوان چێ پێغەمبەری خوا فەرمووی باوکی ئەبوو بەکر فەرمووی گوتی یا ڕەسوڵ پاشەوی چێ پێغەمبەری خوا گوت فەرمووی عومەری کوڕی خەتاب ڕۆی مەبەستیە پێغەمبەری خوا هەمووی خۆشویست یعنی هاوڵەکان هەستیان بۆی کردێک کە پێغەمبەری خوا هەموو هەمویان وەکوی خۆش دێ بەڵام جاری وە هەیە دەبی مامۆستاش بەو ناوەی کە برێەوە دەبێ هەموو تەڵەبەکان وەکوی خۆش بوێ و یعنی هەڵەی هەندێک تەڵەبان چاوپۆشی لە بکە خراپە جاری وە هەیە خۆتوڕەکردن لە قوتابیەکی لەسەر هەڵەیەکی ئەوە دەبی زەرورە پێغەمبەرمان عەلەیهی سەلام خۆی لە ئوسامەی کوڕی زەیدی تووڕە کرد کاتی کە خۆی لێ تووڕە کرد لەسەر هەڵەیەکی زۆر گەورە کاتی کە لە جەنگێک بوو کەسێکی کوشت کە ئەو کەسە گوتی لا ئیلاهە ئیلا الله کاتی کە ئەو خەبەرە گەیشتەوە پێغەمبەری خوا فەرمیا ئوسامە لۆ کوشتت ئەدی نەگوت لا ئیلاهە ئیلا الله ئەویش گوتی یا ڕەسوڵ الله ئەخر ئەو لە ترسی شمشێرەکە گوتی لا ئیلاهە ئیلا الله پێغەمبەری خوا فەرمی ئەشەقەقتە سەدرەهو ئایا سینگت شەق کرد واتە پێغەمبەری خوا زۆر بە تووڕە بوون قسە لەگەڵی کرد ئوسامە دەڵێ خۆزگا ئەو ڕۆژە تازە کەم جارە بە مسلمان بم یعنی ئەوەندە سەرزەنش نەکرابم لۆیە کاتی کە قوتابیەک هەڵە دەکا مامۆستا ناوی چاپۆشی لێ بکە و دەبی عقوبەشی بدات ئەگەر عقوبەی نەدا و چاپۆشی لێ بکە ئەو هەڵەیە دەگوازێتەوە بۆ قوتابیەکانی تر هەتا پێغەمبەرمان عەلەیهی سەلام شێوازی عقوبەشی هەبووە شێوازی عقوبەشی هەبووە یعنی پاداست و سزا پێویستە مامۆستا بەکاری بێنێ ناو قوتابیەکان ئەو جاری ئەمسانن ئەو سزایە بوون و قوتابێک هەڵی دەکات لە پۆڵدا ئەگەر مامۆستاکە هەتا بکرێ خۆی چارەسەر بکە خۆی لەگە قوتابەکەی قسان بکە خۆی لێ تووڕەکە ئەدەچ لە ناو ئەگەر ناو قوتابیەکانیش بوو جاری وایە زۆر ئاساییە ئانی مامۆستایەک لە پێی قوتابیەکانی خۆی لە قوتابیەش تووڕەکە ئەوە سوودەکەی لۆ چیاب لەوانەیە بێت مامۆستا ئەدی ئەو قوتابیە ناشچێتەوە نە ئەم قوتابیە وەکو ئامۆژگاریەک مامۆستاکە خۆی لۆ تووڕە دەکا لۆ ئەوەی ببێتە دەرسێک لە بۆ قوتابیەکانی تریش هەر کەسێک ئەوەی دووبارە بکاتەوە وەکوی لێرێ یعنی کە منی مامۆستا قوتابیەک لە پۆڵدا هەڵەیەک دەکا من خۆمی لێ تووڕە دەکەم لە بەرچاوی قوتابیەکان مەبەستم ئەوەیە کە قوتابیەکان بزانن ئەو هەڵی نابی دووارە بکرێتەوە ئینجا لێ واتە شێوازی تووڕەبوونیشمانەیە شێوازی عقوبەمانەیە قوتابی دەبی عقوبە بدرێ زۆر باشە دەست خۆش بێ کۆتا پرسیار ئاراستەی بەڕێزت بکەین ئایا چەند گرینگە مامۆستا شێوازی جیاواز بەکاربێنێت لە پەروەردە فێرکردندا بە تاکید وەکو باسمان کرد لە بە چەند هۆکارێک یەکەم
مامۆستای کوردی لەگەڵ مامۆستای بیرکاری لەگەر مامۆستای عەرەبی دەرسەکانیان جیاوازە بێگومان دەبی شێوازەکانیشان جیاواز بی. ئەو شێوازێ منی مامۆستای عەرەبی کە بەکاری دێنم مەرج نییە ئەو شێوازێ منی مامۆستای بیرکاری بەکاری بینی. مادەم دەرسەکانمان وانەکانمان سروشتی وانەکانمان جیاوازە بێگومان دەبی شێوازی گوتنەوەکانیشمان جیاواز بی. ئەوە خاڵ یەکەم. خاڵی دووەم هەندێک وانە هەیە بە شێوازی حیواری دەگۆترێتەوە، هەندێک وانە هەیە بە شێوازی پرسیار و وەڵام دەگۆترێتەوە لۆ ئەوەی قوتابیەکە جوانتر تێبگا، هەندێک وانە هەیە بە شێوازی محازەرە دەگۆترێتەوە، هەندێک لە پەیمانگەکان لە کۆلێژەکان هەندێک بابەت هەیە مامۆستای بە شێوازی محازەرە بیڵێتەوە. خاڵێکی تر گرنجەکەی ئەوەیە مامۆستای بەڕێز شێوازی جیاواز بەکارهێنان لە بۆ لە مەرحەلەی بۆ مەرحەلەیەکی تر لە قۆناغ لەوە قۆناغێشتر ئەمن لە بۆ نمونە مامۆستامە لە سەرەتایی ئەو شێوازێ من لەگە قوتابیانی سەرەتایی بەکاری دێنم جیاوازە لەگەر ئەو کاتێک کە ئەمن دەچمە ئامادەیەکان شێوازەکەی من دەبی جیاوازبی، شێوازی گفتوگۆکەشم جیاوازە، شێوازی قسەکردنەکەشم جیاوازە، شێوازی بەکارهێنانی هەندێک وشە و کەلیماتی جیاواز دەبی، قۆناغیان جیاوازە لۆیە مثالەن زۆر زەڕورە. ئێستا بۆ نمونە مامۆستایەکی ئەعدادیەی تەماشای مامۆستایەکی سەرەتایی دەکە ئەو شێوازێ بەکاردێنی مەرج نییە ئەو شێوازە لە بۆ ئەعدادێ بەکاربینی. مامۆستایەکی سەرەتایی سەیری مامۆستایەکی جامیعی دەکات شێوازێک بەکاردێنی ئەو شێوازەی مامۆستای جامیعی ناکەی لە سەرەتاییان لە بنەڕەتی بەکار شێوازە لێ وە مەرجش نییە مامۆستا ئەو کۆمەڵە شێوازێک کە پێغەمبەری باسمان کرد مەرج نییە مامۆستا بتوانێت هەموو شێوازەکان بەکاربێنی. دەیەوەش بزانین سروشتی مامۆستا خۆی کاریگەری هەیە لەسەر شێوازی دەرزگۆتنەوەکەی. مامۆستا هەیە لە قسەکردن سەریعە دەنجی گەورەیە، مامۆستا هەیە لە قسەکردن هادی ئەو سەبرە و قسەی سەبرە. ئەدەی سروشتی خۆی مامۆستایەکە دەبێ بزانی ئایا ئەو بە سروشتی خۆی دەتوانی بە چ شێوازێک لەگەڵ قوتابیەکان سوودیان پێ بگەینی. چونکە جاری وایە ئینسان بە سروشتی خۆی مامەڵە بکە نەک تەسەنوع بکە ئەوەش گرینگە. بەڵام شێوازەکانیش ئایا ئەمنی مامۆستا شێوازێکی خۆم هەیە ئایا دەتوانم شێوازی تریش فێر بم؟ بەڵێ. ئەمن وەکو باسمان کرد لە بدایەتی خوای گەورە تاقیەکی دایتە مرۆڤ توانای فێربوونی هەیە. ئەمن شێوازەکەم بەکاردێنم بەڵام تەماشا دەکەم خوێندیتمەوە یان مامۆستایەک لە ژووری بەڕێوەبەر باسی شێوازێکی تایبەتی خۆی دەکات یان چوومەتە دەرسێکی نمونەی مامۆستایەکی نمونەیی یان لە دەورێک بەژارم کردیا کۆمەڵێک شێواز دەتوانم فێر بم. یعنی مامۆستا ئین لەگە خۆی نێهوێ ئەگەرنا مامۆستان نییە بڵێ ئەو شێوازە من نازانم دەتوانی فێربی. ڕاستە ئێستا من ئەو شێوازەی ئێستا تازە دەهاتیان شێوازی گروپات من نازانم، بەڵام ئایا ناتوانم فێر بم؟ بێگومان دەتوانم فێرم. وەنیا ئینجا لێ زەڕورە مامۆستاش کە دەچێتە پۆن زۆر گرینگە شێوازی جیاواز بەکاربینی. هەر لە بۆ نمونەوانەی بیرکاری پێشتر کە خشتەی لێکدان لەبەر دەکرا لە دوو یەک جاران یەک جاران دوو ئەوە پێدا دەڕۆی هەتا دەی ئێستا کە شێوازی تر بۆ لێکدان پەیدا بۆ ئاسان تابی دەتوانێت ژمارە گەورە لێک بدات و لە شێوازی کۆن جیاوازترە. ئەوجا مەبەستمان مامۆستای بەڕێست ئانەی ئەمە کە باسمان لە شێوازەکانی پێغەمبەرە درودی خوای لەسەر بێ یعنی ئەمەی مامۆستا چونکە ئەو ژینگەی کە ئەمە تێداینە ژینگەیەکی موسڵمانە کە مادەم ئەو قوتابێنێک کە لە بەردەستی ئێمەشن موسڵمانن کاریگەری ئاینیان لەسرە کاتێک کە ئەتوو شێوازێکی پێغەمبەر درودی خوای لەسەری بەکاردەینی بێگومان تا ڕادەیە کاریگەری سە قوتابیەکان دەبی. ینی چونکە شێوازەکانی پێغەمبەر عەلەیهی سەلام هەموو شێوازی سەد تەجروبێکی سەرکەوتوو بووە. یعنی بۆ نمونە جاری وایە مثلەن قوتابیەک سیفەتێکی خراپی هەیە لەگەڵ کەسێک جوونی بە کەسێکدا جوونی بە باوی کەسێکدا. ڕۆژێک مامۆستایەک باسی کرد وتی قوتابیەک جوونی بە بابی قوتابیشتدا وتی ئەمنیش بانگم کرد گوتم کوڕم ڕازی ئەو جوون بە بابی تو بدا. نەخێر مامۆستا
گوتی ئەویش پێی ناخۆش زوومە بابی بدەیت ڕازی ئەو جوومە داچی تو بدا نەخێر مامۆستا گوتی ئەویش پێی خۆش نەکۆڕم کەواتە کوت پێت ناخۆشە ئەو قوتابش پێی ناخۆش ئەوە ڕێک ئوسڵی پێغەمبەر بوو کاتێک کە گەنجە کاتە خزمەت پێغەمبەر گوتی یا ڕەسوڵ الله ئیزنم بدە زینای بکەم هەموو سەحابەکان پێغەمبەری خوا فەرمووی نێزیشکەنەوە ئینجا پێغەمبەری خوا پێی فەرموو ئایا ڕازی لەگەڵ دایکت هەنێ ئەو ئیشە بکرێ وتی نەخێر یا ڕەسوڵ الله فەرمووی ڕازی لەگەر کچەکانت نەخێر یا ڕەسوڵ ڕازی لەگەر پلکەکانت نەخێر فەرمووی کەذالکە الناس هەر شوای پێی ناخۆشە اینجا پێغەمبەری خوا دوعای لۆ کرد اینجا کەواتە یعنی شێوازەکانی ئەوەی کە پێغەمبەری خوا هەم سۆزداریە جولاندنی عەتفی کەسەکانە و هەم پەروەردەیەکی جوانیشە. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا هەڵمەت ئیلیاس خەدر ناسرا و مامۆستا حاجی هەڵمەت سپاس دەکەن کە بوویتە میوانی ئەمجارەی بەرنامەی پێیاوی مامۆستا. دەستان خۆش بێ سپاس بۆی بەڕێزیش. بەڵێ بەڕێزان و خۆشەویستان ئێمەش بەم قەدەر کۆتایی دێن بە ئەڵقەی ئەمجارەی بەرنامەی پێیاوی مامۆستا تا ئەڵقەیشتر و بەرنامەیشتر بەخوای گەورەتان دەسپێرین ئەمانەتی خوا بن.